لله لەخوای بەزیادی پێش بەخێرەتتان دەکەم. طبعا وەتی ئەو موچێ هاتیە بازار حرەکەی کردیا ئەو ڕۆژی حرەکەی کرد کە گوتیان بەیانی لەستەکاتە خوارێ، یعنی ئەو ڕۆژی حرەکەی پەیداکردنە ناو بازار لەخوای بەزیادی ئەگەر بێت و موچەش کەش بدرێ و ئەویت کەش بدرێتن بەڕاستی خۆشە دەی بازارکە من یەک بە خۆم موچە خۆر نیمە بەس باوەڕ کە پڕ بەدڵ حەز دەکەم موچە بێتن موچەکە وەرگیرێتن. هاتنی موچە بازار دەبوژێنێتەوە یاخود خەڵکی تر هەیە کە پێویستی بە موچە نییە؟ بەدیکو بازار بەقۆ دەبیتن هەرە وەڵڵا هەر هاتنی موچە بازار بەقۆ دەبی کاکە مەساڵحی هەمومانە بەس ئیمە نییە ئەرزاقا شتی دیە بازارە جرکە توکاندانەکان بەڕاستی هەموو زەوقیان دەبتەوە کە موچە بێتن. ئەو کاتێک کە موچە نەهات بازارەکە چۆن؟ بازارەکە زۆر سست بوو ئەمە دایم لە ڕاگەاندنیش باسمان دەکرد بازارەکە تۆزێک بەرەو سستی دەڕۆ لە بەرەوەی کابرا پارەی نێنە بەرچیدا نییە بەستا لەخوای بەزیاد بێ الحەمدولله یەک موچە حرەکەتی بۆ بازاری کرد ئەگەر بێت و دوو موچە و سێ موچە وەرگیرێتن ئەوە زۆر باش دەبی.